كتێبێکە تقریبا قەبارەکەی 160 لاپەڕێ ستانداردی دنیا ئیسا کتێب 160 لاپەڕەیە یعنی هەستەکەی خوێنەر ینی بە نوعی نووسا و بەش خوێنەر بێزار نابێت لە خوێندنەوە. هەموو شتێک بەرد بوو هەروەکو لە بەرگەکەیە ئەیبینن ئایدیای سەلام خەزاز نووسین و پیاداچوونەوەی کامەران سوبحان لە ڕاستیە هەر لە ناونیشانی کتێبەکەوە خوێنەر بەر شتێکەکەوە کە هەموو شت بەرد بوو. چیرۆکی بەردە و ئەمە ژانرێکە لە ژانرەکانی ئەدەبیات کە تێکەڵەیەکە لە ڕۆمان لە بیرەوەری لە چیرۆک چیرۆکی چەوەی گێڕێتەوە. چەو لە ناوچەی ڕووباری سیروان بۆ سەقفی کۆمەڵە شوێنی جیاواز بۆ سەقفی مزگەوتێک لە بلە و بەرزان کە تەقێنرێتەوە لە ئەنفالەکان بۆ سەقفی زیندانیەک لە بادوش لە مووسڵ کە گەنجی کوردی تیان لە سێدارە ئەدرێت چەوێک بۆ کۆرکردنەوەی کانیەک لە قەرەداغ چەوێک بۆ پردێک لە ناوچەی بیتوێن و لە ناوچەی پشدەر کە سەربازەکان بەسەری ئاچن چیرۆکی ئەوانە ئەجێڕێتەوە. ئەم ئیشە بەشێکە لە یادەوەری کاکسەلام و بەشێکە لە یادەوەری من وەکو دوو کەس وەکو دوو نەوەی جیاواز وەکو دوو تێڕوانین جیاواز. کاکسەلام ئایدیای کێبووە بیرۆکەی کێبووە سەرەتاکەی بۆ سەرەتای ئەنفالە گەڕێتەوە کە چۆن ناوچەکانی کوردستان وە گوندەکانی کوردستان خاپوور کراون. بەڵام ئەوم کاکسەلام نەهاتوو ئەم چیرۆکە و بخۆی بجێڕێتەوە. لە 30 چیرۆکە لەم کتێبەیە هەموو شتێک بەرد بوو لە 30 چیرۆکی جیاوازە لە ڕێگەی سەقف و چەوی ئەو شوێنانەوەی گەڕێتەوە.